بۆ ئێوارەکەی لە شاری هەولێر لە مزگەوتی شەهید سەردار سەعید سۆفی بەنیازین ئینشاڵڵا پرسەکەی دابنین. ساڵح موسلیم دوایمانەوەی 7 ڕۆژ لە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی شاری هەولێر شەوی ڕابردوو گیانی لەدەستدا. بەرەبەیانی ئەمڕۆ تەرمەکەی لە پزیشکی دادی و بەڕێکرا بۆ ڕۆژئاوای کوردستان بۆی لەوێ بە خاک بسپردی بە ئامادەبوونی کۆمەڵێک لە هەواڵان و دۆستانی و کۆمەڵێک لە چالاکوانان لە بەردەم پزیشکی دادی بەڕێوە ڕسمێک تەرمەکەی بەڕێکرا بۆ ڕۆژئاوای کوردستان. دەتەمێت قسە لەگەڵ خۆیان بکەم. کاک بەشدار سلااوت لێبێت، دەمێت پێم بڵێ گیان لەدەستدانی ساڵح موسلیم چی لە باردۆخی ڕۆژئاوای کوردستان دەگۆڕێتن؟ بەخێر بێن بەداخەوە کە دوێنێش درنگانی شەو هەوا بیستنی هەواڵی ئەو سەرکردێتی کۆشەر و خاچی و سەرکردە مەزنەی گەورەی کوردستانمان بیست. ساڵح موسلیم خوارێ خۆش بێت. ئێمە وەکو خەڵکی کوردستان بەگشتی هەمومان پەشۆکان و دڵگران بوون و تاساین لەگەڵ ئەمە هەواڵە. ئێمە دەست بەجێ لەگەڵ ئەم هاوڕێیانە و چالاکوانانەی کە لێرە دایانبینین لەگەڵ ژمارەیەکی تر لە ڕۆژنامەنووسان دەستمان کرد بە ئامادەکردنی چەند وێنەیەک و چەند گوڵێک بۆ ئەوەی بەشکۆوە تەرمی ئەو پیاوە مەزنە بەڕێ بکەین بۆ کۆبانی. ئەو پیاوە پێشتریش باسم کرد کەم ژیە بەڵام زۆر جوان ژیە. ئەو پیاوە مڵکی تەنها ڕۆژ ئاوانێ مڵکی هەموو پارچەکانی کوردستانە و ئەوە دێنەیە کە ئێمە وەکو بەسیترین وەفا کە لێرە لە بۆی ڕابوەستین و تەرمەکەی بەشکەوە بەڕێ بکەین و ئێمە بڕیارمان داوە ئەمە لە شاری هەولێریش بەیانی ئەگەر دانی بەیانەکەی تەرمی پیرۆزی نێژرا لە کۆبانێ بۆ ئێوارەکەی لە شاری هەولێر لە مزگەوتی شەهید سەردار سەعید سۆفی بەنیازین ئینشاڵڵا پرسەکەی دابنین و داوا لە هەموو خەڵکی هەولێر دەکەم کە بەگەرموگوڕیەوە بەشداری پرسەکەی بکەن. کە سوکارەکەی لێرە ئامادە دەبن لە پرسەکان تەنها بۆ خەڵکی باشووری کوردستانە. وەک باسم کرد ساڵح موسلیم بەڕەحمەت بی هەزار ڕەحمەت لە گۆڕی پیرۆزی تەنها مڵکی خانەوادە و کەسوکارەکەی ئێمە هەمومان کەسوکار و براوکی کەسی ئەوین و لەم نەخۆشخانەی ئێرکوانە لە غەسل کلیە بۆ دەکرا بەدەیان و سەدان کەس ئامادە بوون کە کلی پێشکەش بکەن بەڵام ساڵح موسلیم ئامادە نەبوو کەسێک ئەزیێت بداوتی من کەس ئەزیێت نادەم کلیە لە هیچ کەسێک وەرناگرم بە ڕۆح و جانی من پێشکەشی ئازادی و پێشکەشی کوردستان بی. زۆر باشە کاک بەشدار کوتا پرسیارمەوە هەر لە کۆبانێ بە خاک دەست پێ تەنیشت تەرمی کوڕەکەی؟ بەڵێ بڕیار وایە لە کۆبانێ بە خاک بسێدی ئەمڕۆیان بەیانی. زۆر باشە دەست خۆش بێت کاک بەشدار. وەکەوە جێتان لێ بەمە قسە یەکێک لە چالاکوانانەیە کە لە بەردەم پزیشکی دادی کەمێک پێشەستا تەرمەکەیان بەڕێ کرد بۆ ڕۆژئاوای کوردستان وەکەوان باسییان کردووە بڕیارە بەیانی چالاکوانان و هاوڵاتیانی سنووری هەرێمی کوردستان و شاری هەولێر لە مزگەوتیش سەرداری سەعید سۆفی پرسەکەی بۆ دابنن دوای ناشتنی تەرمەکەی جا ئەوەی باسیش کراوە تاوەکو ئێستا بڕیاری لێودرا تەرمەکەی لە شاری کۆبانەی سەر بە پارێزگای حەلەب لە تەنیشت تەرمی کوڕەکەیەوە بە خاک بسپێردرێت.